بەڵێ دیارە خۆتان دەزانن چەندین گروپ و چەندین فەسائیل و کەتایب لە ناو عێراق دروست بووینە و بەشێکیان کۆکراینەوە یان ڕێکخسترانەوە لە ناو حکوومەتی عێراق سەر بە دەستگای حەجی شعبین بەشێکیان بە ناوی حەجی عەشایری و بەشێکی تر حەجی نیشتیمانی تا کۆتایی بەڵام زۆر گروپ و فەسائیلی تر هەن کە سەر بەو مؤسسەیە و بەو دەستگایەوە نین بەڵام لەژێر سێبەری ئەوان بە ناوی ئەوان کردداری کردەوەی تیرۆریستی ئەنجام دەدەم خۆشیان نیان شاردۆتەوە چەندی جار لە بەیاننامەکان لە دەستگا ڕاگەیاندنەکان باسییان لەوە کردووە ئێمە ئامانزمان هەر دەوڵەتێکە کە بە ناشەڕی هاتبێتە ناو خاچی عێراق بە شەرعی بە ناشەڕی نەکرد بە شەرعی کە ئەمانە بەڕاستی ینی بڵێن هەڕەشەنە لەسەر هەموو عێراق و بەتایبەت لەسەر هەرێمی کوردستان چونکە ئەوان لە بەیاننامەکانی باسیەوەش دەکەن کە ئەمریکا و هاوپەیمانیان کەواتە ئێمەوەی لە هەرێمی کوردستان هاوپەیمانی ئەمریکا و هاوپەیمانی دەوڵەتەکانی ترین کە نەک لە ئێستاوە لە ساڵەکانی نەوەتەکانەوە تاکو ئێستا ئەم هاوپەیمانیە بەردەوام. باشە ئەمێرشانە لە کوێوە دەکرێن ینی بەڕاستی ئەو جێ پرسیارە بۆ خەڵکی کە نێوان هەرێمی کوردستان و هێز عێراقیەکان چەندە بۆشایی ئەمنی ئەوەندە هەیە کە بتوان ێرشی لەو جۆرە بکرێ؟ نەخێر بۆشای ئەمنی ئەوەندە زۆر نییە لە نێوان هێزەکانی عێراق بە تایبەتیشە من باسی پارێزگای نەیناوت بۆ دەکەم چکە و کردەوەی کە دوێنێ ڕووی داوا دوێنێ شەو لە دەشتی نەیناوە بووە سێ ئەوەی کە کراوەتە سەر سوپای تورکیا و چ ئەو موشکەی ئاراستەی هێزی هاوپەیمانان کراوە ناو فڕۆکەخانەی هەولێر نەخێر کەمتر لە کیلۆمەترێکە لە نێوان هێزی پێشمەرگە و هێزەکانی تری عێراقی بەڵام ئەمانە شەر نییە لەم بۆشایەوە ئەم هێرشانە کرابێ دەتوانم بڵێم لە ناو ئەیکەواتە کێنەوە ئەوانی کە هێرش دەکەن ینی ئەگەر ئەو بۆشای ئەمنی کە جەنابەت باسی لێوەکەی هەولێرەوە بڵێ دەوروبەری هەولێرەوە ئەو بۆشای ئەمنیەکە دەڵێیت کەمە و زۆر نییە ئەیکەواتە چۆن ئەم هێرشانە دەکرێن بەڵێ من ئاماژەم پێ کرد هەندێکیان بڵێ سیاخان ڕاستە ئەم شوێنانە لە دەست سوپای عێراق و هێز ئەمنیەکانی عێراقی بەگشتی چ بە سوپا بە بڵێن حەجی شعبی لەم شوێنانن بەڵام باوەڕ هەبێ من خەڵکی دەبەرەکەم خەڵکی موسڵم و دانیش پێشتری دانیشتوی دەشتی نەیناوم ئێستاش ئەرک و کارم هەر لەم دەبەرەیە وەکو کادرێکی حزبێکی کوردستانی پێشتریش وەکو ئەفسەرێکی سەربازی هەر لەوێ کارم کردووە و ئێستاش هەر لەوێ پێشەوە بێن بۆ ستۆدیۆکەتان لە دەبەرەکەەوە هاتووم ئەو هێزانەی کە لەوێن ینی ئەوە سوپای عێراقیە پۆلیسی فدرالیە سوپای ناوخۆ ئەوە ببوورە پۆلیسی ناوخۆیە دژە تیرۆرە حەجی شعبی هەر هەمویان ناخۆیان هیچ هەم ئاهەنگی و تەنسیقێک لە نێوانیان دانی هەر یەکە لە لای خۆیەوە حکوومەتێکە ینی حتا لە ناو حەجی شعبیش ئەو گڕۆپانە یەک بڵێن نووسراوی ئەوی تر ناخوێنێتەوە کەواتە دەتوانم برێن بەربەڵاویەک هەیە هەمەهانجیەک نییە لە نێوان ئەم هێزانەدا دەکرێتن خەڵکێکی زۆر گروپی زۆر چەکداری زۆر فەسائیلی زۆر لە ژێر ناوی ئەمانەوە ئەم کردەوە تیرۆریستانە ئەنجام بدەمێن دیفاع ینی بە داکۆکینە لە هێز ئەمنیەکانی عێراقینە لە حەجی شعبیش دەکەم بەڵام لەو ئەوزایە دەتوانم بڵێم خەڵکی تر هەیە کە سوودی لەم کردەوە تیرۆریستانیە وەرکردی و ئەنجامیشی داوە هەرچکە لەبەرەوەی ناتوانم بڵێم حەجی شعبی بەگشتی ئیتهام بکەم بۆ نمونە پێشەن کاتژمێرێک بڵێن سەرۆکی ڕەوتی سەدر عەمار حەکیم و چەندین سەرۆکی تریش ئەوانەی بڵێن کە حەجی شعبی و سوپای بڵێن چەکداریان هەیە و چەکداریان لەناو نەک هەر حەجی شعبی ناو سوپای عێراقی و لە هێز ئەمنیەکانی تریش هەیە بڵێن ڕەتی ئەم کردەوە تیرۆریستیان کرد و بە کردەوەکی تیرۆریستیان ناوزەنگ کرد ئەم بڵێ دووبارە دەیڵێمەوە چەکدار هەیە گروپ هەیە فەسائیل هەیە ئەمانە بە ناوی حەشد بێ بە ناوی هەر هێزێکی تربیتن ئەم کردوانیان ئەنجام داوە چووکە بە پێی گوتەی خەڵکی دەبەرەکە بە تایبەتیش ئەو هێرشێکە کراتە سەر سوپای تورکیا لەسەر چیای باشی کە لە راپۆرتەکە پێتان گوت ناحیەی زێلکان نەخێت سەربازگەی زێلکانە لەسەر چیای باشیکە لە دەڤەری شەلالاتەوە ئاراستەکرا و دەڤەری شەلالات لە ناو بڵێن سنووری شارەوانی شاری مووسڵە کەواتە دەکرێت بڵین ئەم جۆرێشانە بەردەوام دووبارەیان دەبێتەوە یاخود ئێوە ئامادەکاری تەواو دەکەن بۆ ڕێگریکردن لە ئەگەری دووبارە بوونەوەی لە ڕووی سەربازیەوە هەرێمی کوردستان دەتوانێت ڕێگری بکات لە دووبارە بوونەوەی ئەمێرشانە؟ سیاخانە بێ واقعی بین هەرێمی کوردستان ئەو تەکنەلۆژیای لەبەردەست نییە کە ڕێگری بکاتن لە موشەکانە بەڵام خۆهێزی هاوپەیمانان وجودی هەیە هەم لە عێراق و هەم لە هەرێمی کوردستانیش و بە تایبەت بەسەکەش هێزی هاوپەیمانانە هێزی هاوپەیمانان بۆ ڕێگری ناکات لە مێرشانە دەتوانم بڵێم ئەو بنکە سەر
بەڵێ ئەمەش جێگومانە بەڕاستی ئەبێ هێزی هەوپەیمانان بەو تەکنەلۆژیا سەردەمیە و بەو تەکنەلۆژیا پێشکەوتووە ئەتوانن ڕێگری لە چەند موشکێکی بەدەست دروستکرا و دەتوانن بڵێم چکە جارەکانی پێشتر کە ئاشکرا بوو بخۆیان دروستیان کردووە بڵێن دروستکردی ناوخۆ و سنعی مەحەلی بوو بەداخەوە ئەمە جێگومانە ئەبێ هەرچی زووە هەرێمی کوردستان و هێز ئەمنیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ هێزە هاوپەیمانەکان بە تایبەتیش بە ئەمریکا بەجددی بێنە سەرخەت بۆ ڕێگریکردن لەم کردەوە تیرۆریستیانە بەنسبەت سەربازگای تورکیا ینی خۆ ئەو هێزانەی کە لە دەبەرەکان لە تایبەتیش لە پارێزگای نیناوە دەشتی نیناوە نیان شاردۆتەوە بە دایمی هەڕەشە لە تورکیا دەکەن ئەبێ سەربازگایەکەیان لەوێ نەمینێ ئەگەنە دەکرێنە ئامانج ئەمە شتێکی تا بڵێ ڕادەیەک ڕێگا پێدراوە بەڵام بۆ هەرێمی کوردستان هیچ ڕێگا پێنەدراوە ئەمانە کردەوەی تیرۆریستی ئەنجام بدەن لە سنووری هەرێمی کوردستان. باشە کەواتە هێزەکانی هاوپەیمانان دەکرێت بڵین بە ئەنقەس نایەوێت ڕێگری لە مێرشانە بکە یاخود بۆچی دەزواڵایە لەوەی کە ئاسایی ئەگەر هێرش بکرێتە سەر هەرێمی کوردستان تەنانەت هێزەکانی خۆشیان لە ناوخاکی هەرێمی کوردستاندا. من دەتوانم بڵێم بۆ شەریعەت بەمانەوەی خۆدانە چ لە عێراق لە ناوچەی سەوز وەچ لە هەرێمی کوردستان ئێمە ئەبێ دوور نەڕۆین پێش چەند هەفتەیەک بەر لە ئێستا خۆ هێزێکی زۆری ئەم میلیشیاتانە هاتە ناو شەقامەکانی پایتەختی عێراق بەغدا و هەڕەشیان لە سەرۆک وەزیران و لە گشت هێزە ئەمنیەکان و لە حکوومەتی عێراقیش کرد. ئەمە دەتوانم بڵێم ئەمریکا و هێزە هاوپەیمانیەکان تا ڕادەیەک چاوپۆشی لەم کردەوە تیرۆریستی و لەم گروپانە دەکەن بۆ ئەوە یەک ڕێگە خۆشکەر بێت کە لە ناویان بان یان بۆ ئەوەی کە شەریعەت بە مانەوەی خۆیان بدەن. بەڵێ من دەمە شتێکی تریش بڵێن تاژە پێشەوەی من تازە بگەمە ئەستۆدیۆکانتان لە هەولێر چەند کەناڵێکی تریش عەرەبی و عالەمی بڵێن جیهانی پەیوەندیان پێوە کردم کە گوایە هێزی پەکەکە هێرشی کردوتە سەر سوپای تورکیا بەداخەوە ئەمە شتێکی دوورە لە ڕاستی لەبەرەوەی لە سنووری دەشتی نیناوە و بە تایبەتیش لە ناحێ باشی دوور و نزیک هێزی پەکەکە و ئەو هیچ هێزێک و هیچ ڕێخستنێکی سەربازی و مەدەنی نزیک لە پەکەکە وجودی نییە لەم شوێنانە کەواتە ئەمەش بۆ پشتڕاستکردنەوە دوورە لە ڕاستی من نەلەوەی کە برم کە داکۆکی لە ئەو هێزانێت لە پەکەکە نزیکن یان لە پەکەکە باسی پەکەکە بکەم نەخێر بەڵام وجودیان نییە لەوێ ئەگە نەخۆ ئەوان ناشاردنەوە لە هەر شوێنێک دەستیان بڕواتن هێرش دەکەنە سەر هەر تاکەچی بڵێن هەر یەکەیەکی سەربازی تورکی یان هەر بەرژەوەندێکی تورکیا لە عێراق و لە دەرەوەی عێراق. کەواتە هێرشەکانی شەوی ڕابردووی کە کراسە سوپای تورکیا لە ناو خاکی عێراق و لە باشیک لەلایەن هێزەکانی حەشدی شەعبیەوە بوو یاخود لەلایەن گروپە چەکدارەکانی شیعەوە بووە؟ بەڵێ بێگومان پەکەکە نەبووە ئەو هێزانێک کە نزیکن لە پەکەکەش ئایدەلۆژیان ینی بڵێن بە ئەمە زانیاریە یاخود تەنها بۆ چوونی خۆتانە؟ حەشدی شعبی وەکو ئاماژەم پێکرد زۆر نانەخۆ ئەوان حەشدی شعبی بەگشتی ڕەت دەکەنەوە هەر هێزێک لە عێراق بێتن بە تایبەتیش تورکیا لەبەرەوەی تا ڕادەیەک مەسەر ئەو هێزە هاوپەیمانانی وەکو ئەمریکا بڵێن بە بڕیارێک بە لێک تێگەیشتنێک بە هاوپەیمانێک هاتوون بۆ عێراق بەڵام تورکیا بە هیچ شێوەیەک نە بە لێک تێگەشتن هەیە نە بە بڕیارێک ئەوان بە عەلەنی ینی بە ئاشکرا ڕەتی دەکەنەوە و ئەگەر دەستیشیان بڕواتن چووکە پێشتر خۆتان نزان خەریکی شەڕی داعش و شەڕەکانی تر بوون ڕەتی ناکەنەوە کە تورکیا بوونی لەوێ غێر شەرعیە دەستی بەڵام هەر کاتێش بۆ دەرفەت هەلکەوی دەری دەکەنجا بە هەر جۆرێک بێتن من دەڵێم ئەمانە ئەم هێزانە نین کە لە پارتی کرێکارانەوە نزیکن ئەوانەی کە لەوێن ئەو هێزانن کە لە حەشدی شعبیەوە نزیکن بەڵام ناتوانم بڵێم حەشدی شعبی بەگشتی بەڵام ئەمانە لە ژێر سێبەری حەشدی شعبی ئەم کردوانە ئەنجام دەدەن. سپاس بۆ غایاسۆرچی بەرپرسی ڕاگەیاندنی مەڵبەندی مووسڵی یەکێتی بە شێوەیەکی ڕاستەوخۆر لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوونی